گەرم و گەشترین سڵاوێمەتان پێشکەش بینەرانی خۆشەویست بەختەوەرم کە جارێکی تر و وێڕای هاوکارانم بوونێتەوە میوانی ماڵەکانتان تا کۆتایی ئەم دیدارەش لەگەڵمان بن. سەبارەت بە ئاڵۆزیەکانی نێوان حەدەکا و پێکاکا کۆمیتەی هاوکاری هێزە سیاسی کوردستانیەکان لە وڵاتی نۆروێژ بە بڵاوکردنەوەی ڕاگەیاندنێک وێڕای سەرخۆشی لە بنەماڵەی شەهید قادر کەریمی هێرش بۆ سەر پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لا چێلەشین محکوم دەکەن و هاوکات چەندین خاڵیش بۆ کۆتایی هێنان بە گرژیەکان پێشنیار کراون. دەخی ڕاگەیاندنەکە لە هاوکارم دەبیستین. خەڵکی ئازادی خوازی کوردستان، جەماوەری دڵسۆز و تێکۆشەر، بزوتنەوەی کورد لە پارچە جیاجیەکانی کوردستاندا پێی ناوەتە قۆناغێکی هەستیار و دوژمنانی کوردیشت بە دەرک بە هەمان ڕاستی لە هەوڵی ئاژاوە و پلان و تێکدانی دۆخی وەدەساتووی کورددان. گەلی کورد لە باکوور بەرەو هەڵبژاردنێکی چارەنووسساز ئەڕۆن کە ببنە هێزێکی کاریگەر لە مەیدانی خەبات بۆ وەدەستهێنانی مافەڕەواکانیان. لە ڕۆژئاوا بزوتنەوەی کوردی گەشەیەکی بەرچاوی بەخۆیە دیوە. لە باشوور سەرەڕای هەبوونی شەڕ لەگەڵ تێرۆریستانی داعش لە ناوخۆی هەرێمی کوردستان هێمنی و ئاسایشێکی تاڕادەیەکی بەرچاو هەیە و دۆخی کورد لەو پارچەیە بەرەو سەربەخۆیی کوردستان هەنگاو ئەنێت. لە کوردستانی ڕۆژهەڵات بزوتنەوەکە تین و تەوەژمێکی زیاتر لە جارانی تیاتووە و ئاستی بزوتنەوەکە گەشەی بەرچاوی کردووە. بەداخەوە لەوەها حاڵەتێکدا گەلی کوڕ ڕوبەڕووی کارەساتێک ئەبێتەوە کە دڵی هەر تێکۆشەرێکی ڕاستەقینە ئەهەژێنێت لە نێوان دوو هێزی سیاسی کورد سەر بە دوو پارچەی کوردستان گرژی و ناکۆکی دێتە ئارا کە لە ئاکامی ئەو گرژی و تێکەڵچوونەدا پێشمەرگەیەک گیانی بەخت دەکات و چەندین هاوڕێی دیکەی بریندار ئەبن. ئێمە بەناوی کومیتەی هاوکاری هێزە سیاسیە کوردستانیەکان کە پێکاتوین لا 11 حیزبی سیاسی سەر بە 4 پارچەی کوردستان وێڕای دەربڕینی خەم و پەژاری خۆمان سەبارەت بە گیانبەختکردنی کاک قادر کەریمی هاوخەمی خۆمان لەگەڵ بنەماڵە و کەسوکار و سەرجەم هاوسەنگەرانی کاک قادر دەردەبڕین. لە ڕێگەی ئەم ڕاگەیاندنەوە وەک کومیتەی هاوکاری سەرنجی هەموو لایەک بۆ ئەو خاڵانە ڕائەکێشین. 1. چارەسەری کێشەکان لە ڕێگەی دەستبردن بۆ چەک لە نێوان هێزە سیاسیەکاندا بە توندی ئیدانە ئەکەین. 2. هێرش بۆ سەر پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لا کێلەشین ئیدانە ئەکەین و بەکارێکی نەشیاوی ئەزانین. 3. پشتیوانی خۆمان لە هەوڵەکانی پەرلەمانی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەی نێوان ئەو دوولایەنە لە ڕێگەی دیالۆگەوە دەرئەبڕین و ئەو هەوڵانە بەرز ئەنرخێنین و ئەرکی دوولایەنە کە ملکەتی بڕیارەکانی پەرلەمانی کوردستان بن. 4. خوازیارین دوولایەن هەوڵ بدەن کێشەکانی لەوە زیاتر تەشەنە نەکات و قوڵتری نەکەنەوە و لە ڕێگەی دیالۆگەوە گرفتەکە چارەسەر بکەن. 5. هەوڵی تەدەخل لە پارچەکانی دیکەی کوردستاندا کارێکی نەگونجاوە و سەرەڕۆی خەبات و تێکۆشەرانی پارچەکانی دیکەی کوردستان ئەبێ لەلایەن تێکۆشەرانی هەر پارچەیەکی کوردستانەوە پارێزراو بێت. 6. هیچ هێزێک بۆی نییە کوردستان بە مڵکی تاکی خۆی بزانێت و هەوڵ بدات خۆی بەسەر لایەنەکانی دیکەدا زاڵ بکات. کومیتەی هاوکاری هێزە سیاسیە کوردستانیەکان لا نۆروێژ کە پێکاتووە لا 11 حیزبی کوردستانی سەر بە 4 پارچەی کوردستان. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 28 مانگی مەی هەیەتێکی کۆمەڵە بە سەرپەرستی بەڕێز ناهید بەهمەنی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە و هاوڕێیان خالید حوسێنزادە ئەندامی کومیتەی ناوەندی و کەیوان فەرامەرزی ئەندامی کومیتەی پەیوەندی نێونەتەوەیەکان بە فەرمی سەردانی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لا یەکێتی ئەوروپایان کرد. هەیەتی کۆمەڵە لەلایەن ڕێزدار کاک دلاوەر ئاژگەیی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و ستافی نوێنەرایەتی بە گەرمی پێشوازیان لێکرا. لەم دیدارەدا پاش باس و لێدوان لەسەر ڕەوشی ناوچەکە بە و بارودۆخی کوردستان بە تایبەتی چەندین تەوەری گرنگی دیکە سەبارەت بە هاودەنگی و یەکریزی لە پێناو بەرژەوەندیەکانی کوردستان و هەوڵ بۆ پارێزگاری زیاتری هەمەلایەنە لە پێناو پاراستنی هەرێمی کوردستان هاتنە ئاراوە. هەروەها هەردوو لایەن جەختیان خستە سەر هەوڵدان لە پێناو یەکدەنگی کوردەکانی هەر 4 پارچەی کوردستان لا دەرەوەی وڵات. شایانی باسا لەلایەن هەردوو لاوە ئاماژە بە ئەوە کرا کە لە مەولە پرچ و ڕاگۆڕین لەسەر دۆخی کوردستان زیاتر بکردرێت. کومیتەی پەیوەندی نێونەتەوەیەکانی کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران.
ڕۆژانی سێشەممە تا هەینەی واتە 26 تا 29 مانگی مەی کومیتەی پەیوەندی نێونەتەوەییەکانی کۆمەڵە بە هاوکاری ڕێکخراوی تۆڕی نێونەتەوەی مافی مرۆڤی کوردستانی ڕۆژهەڵات و هەروەها ڕێکخراوی UNPO کەمپینێکی بۆ ماوەی 1 حوتو لە پێناو لە قاودانی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە پارلەمانی یەکێتی ئەوروپا بەڕێوە برد. زانیاری زیاتر بە یەکەوە دەبیستین. کەمپین لە ماوەی 1 حوتودا چەندین کۆبوونەوە و میزگردی سیاسی لەگەڵ بەرپرسی بەشە جۆراوجۆرەکانی پەرلەمانی یەکێتی و ئوروپا لەخۆ گرتبوو، وەک کمیسیۆنی مافی مرۆڤ، کومیتەی ژنان، کومیتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، کومیتەی ئێران و دیسکی ئێران. هەروەها چەندین دیدار لەگەڵ ڕابێژکارانی سیاسەتی کاروباری دەرەوەی وڵات و ئەندام پەرلەمانان بەڕێوە چوو. لە ماوەی کەمپینەدا چەندین تەوەر و بابەتی گرنگ لەسەر دۆخی کوردستانی ڕۆژهەڵات لە دیدار و کۆبوونەوەکەدا بۆ بەشداربووان باس کرا، وەک دۆخی نالەباری زیندانیانی کورد، ژنان، بێکاری، کۆڵبەر، میدیا و ڕۆژنامەنووسانی بەندکراوی کورد، کۆمەڵێک تاوانی کۆن و ئەمڕۆیی کۆماری ئیسلامی ئێران، هەروەها راپۆرتی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ و ڕۆژی کوردستانی ڕۆژهەڵات خرایە بەردەستیان. باسی بارودۆخی نالەباری ژیانی کەمپنشینانی کوردستانی ڕۆژهەڵات لە کوردستانی باشوور و عێراقیش یەکێک لە بابەتەکان بوو کە داواکرا هەوڵ بدرێت تا مافی نیشتەجێبوون و ڕەگەزنامە بە پێی یاسا بۆ پەنابەرانی کەمپنشینی ڕۆژهەڵاتی کوردستان دابین بکردرێت تا بتوانن لە ستاندەردی پرۆسەی پەنابەری و نیشتەجێبوون کەڵگوەربگرن. باسی خۆپیشاندانەکانی مەهاباد و بنکراوانی خەڵکی بێتاوان لەسەر ئەم کەیسە تەوەرێکی دیکەی ئەم کەمپینە بوو کە لەلایەن هاوڕێیانی کۆمەڵەوە خرایە بەردەستی بەرپرسان و کاربەدەستانی یەکێتی ئوروپا. لە هەموو دیدار و کۆبوونەوەکەدا هاوڕێیانی کۆمەڵە داوای ئەوەیان کرد کە یەکێتی ئوروپا لە پەنای گفتوگۆکانی کەیسی ئەتۆمی ئێران دەبێ باسی پێشێلکاریەکانی مافی مرۆڤیش بکات و هاوکات باسی داخوازیەکانی نەتەوەی کورد لە ئێرانیش بێتە ئاراوە. لەلایەن بەڕێز یانوش لیڤان دووفسکی سەرۆکی کومیتەی ئێران و هەروەها خانمی ئێرنێس کۆرنێلیا کەسی دووهەمی کومیتەی ئێران بڕیاردرا لە کۆنفرانسی دەی مانگی داهاتوو کە بۆ پەرلەمانتاران دەگیرێ و باسی بەهایەکانی ناو ئێرانە تەوەرێک تەرخان بکردرێت بۆ کورد لە ناو ئێراندا و کومیتەی پەیوەندی نێونەتەوەیەکان لەسەر دۆخی کوردستانی ڕۆژهەڵات بابەتێک پێشکەش بە بەشداربووان بکات. هەروەها بڕیاردرا لە مانگی سپتامبری ئەم ساڵدا کۆنفرانسێک بۆ کوردی کوردستانی ڕۆژهەڵات لەلایەن کومیتەی پەیوەندی نێونەتەوەیەکانی کۆمەڵە بە هاوکاری ڕێکخراوی UNPO و ڕێکخراوی تۆڕی نێونەتەوەیی مافی مرۆڤی کوردستانی ڕۆژهەڵات لە پەرلەمانی ئوروپا بەڕێوە بچێ. شایانی باسە زۆربەی ئەندامانی پەرلەمانی پەیوەندیدار بە کەیسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئامادەئی خۆیان بۆ بەشداربووان لە کۆنفرانسەکە دەربڕی. لەلایەن کومیتەی پەیوەندی نێونەتەوەیەکانەوە هاوڕێیان ناهید بەهمەنی بەرپرسی کومیتە و خالید حوسێنزادە و کەیوان فەرامەرزی ئەندامی کومیتە بەشداری ئەم کەمپینە بوون. کومیتەی پەیوەندی نێونەتەوەیەکان کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران 30 مەی 2015. ڕۆژی شەممە ڕێکەوتی نۆی جۆزەردان واتە 31 مانگی مەی بە بۆنەی شەهیدبوونی قادر کەریمی پێشمەرگەی حزبی دموکراتی کوردستانی ئێران بە دەستی گریلاکانی PKK لا بناری چێلەشین ڕێوڕسمێکی ماتەمین لە شاری ستۆکهۆڵم لەلایەن حزبی دموکراتەوە بەڕێوەچوو. لەم ڕێوڕسمەدا هەیەتێک لەلایەن کۆمەڵەوە پێکات و لە هاوڕێیان سالار ئاشناگەر، عەلی ئاشناگەر، خەلیل عەبدوڵڵاهیزاد، مێهران عەباسیان، کاوە میسری و فاروق مدەڕیسی بەشداری ڕێوڕسمەکە بوون. لەو ڕێوڕسمەدا عەلی ئاشناگەر پەیامی کومیتەی ستۆکهۆڵمی بەو بوونەوە خوێندەوە کە لا بەشێک لە پەیامەکەدا هاتبوو بۆ دووپات نەبوونەوەی کارەساتی لەو چەشنە ئێمە دەبێ ئەم جۆرە بۆ چوونە پاوان خوازانە بدەینە بەرڕەخنە، ئەگەریش بۆمان بکرێ بنبڕی بکەین تاکو و کۆمەڵیایەکی بەختەوەر و شیاوی سەردەممان هەبێت. ئێمە وێ ڕای بێزاری دەربڕینی خۆمان لە هێرش بۆ سەر پێشمەرگەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران هاوکات جارێکی دیکەش ڕێز دەگرین لە یادی شەهید قادری کەریمی بەو هیوایە کە قادر کەریمی دوایین قوربانی ئەم جۆرە شەڕانە بێت.
کۆمەڵی شۆڕشگێر بە بڵاوکردنەوەی پەیامێک بە بۆنەی چلەمین ساڵ ڕۆژی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان وێڕای پیرۆزبایی لەو حیزبە ڕایگەیاندووە. ئێمە لە یادکردنەوەی ساڵیادی یەکێتی نیشتمانیدا جارێکی تر پێداگری و تاکید لەسەر دۆستایەتی و پتەوترکردنی پەیوەندیەکانی نێوان کۆمەڵە و یەکێتی نیشتمانی کوردستان دەکەین و هیوای گەشەی زیاتر و سەرکەوتنی زیاترتان بۆ دەخوازین. دەقی پەیامەکە بە یەکەوە دەبیسین. بۆ بەڕێز مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ ڕێز و سڵاو لەلایەن دەفتەری سیاسی و هەموو ڕیزەکانی کۆمەڵەوە بە بۆنەی چلەمین ساڕۆژی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان گەرمترین پیرۆزبایی لە ئێوە و سەرکردایەتی هەموو کادر و ئەندام و جەماوەری یەکێتی بەگشتی دەکەین. وەها لەم بۆنەیەدا هیواخوازین باری تەندروستی جەنابی مامجەلال سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستان بەرەو باشتر بڕوە. ئێمە لەم بۆنەیەدا ڕێز دەگرین لە 4 دەیە خەبات و تێکۆشانی بێوچانی حیزبە تێکۆشەرەکەتان و هیوادارین بتوانین بە هاوکاری و یارمەتی جەماوەری خەڵکی کوردستان و باقی هێزە تێکۆشەرەکانی کوردستانی باشوور ئەم هەرێمە سەقامگیرتر بکەن و ئەم دەستکەوتانە پەرە پێ بدەن و بەسەر هەموو قەیرانەکاندا زاڵ بن. بێگومان لەم هەلومەرجەدا کە ناوچەکە بەگشتی تێدا تێدەپەڕێ و داعش وەک هێزێکی تاریک پەرست و دژە ئینسان بەرۆکی بە ناوچەکە و گەلی کوردیش گرتووە، یەکریزی و تەبایی ماڵی کورد دەتوانێت یارمەتیدەر و باشترین وڵام بێ بۆ سەرکەوتن بەسەر هەموو ئاڵۆزیەک و گەیشتن بە کۆی ئاواتە لە مێژینەکانی گەلی کورد. ئێمە لە یادکردنەوەی ساڵیادی یەکێتی نیشتماندا جارێکی تر بێداگری و تاکید لەسەر دۆستایەتی و پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان کۆمەڵە و یەکێتی نیشتمانی کوردستان دەکەین و هیوای گەشەی زیاتر و سەرکەوتنی زیاترتان بۆ دەخوازین. دەفتەری سیاسی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران، سلێمانی، 31/5/2015. ڕۆژی شەممە ڕێکەوتی 30 مانگی مەی لە ناوەندی شاری ئۆسلۆ لە بەردەم وێستگەی شەمەندەفەری ئۆسلۆ لەسەر داوای ئەنجومەنی بزوتنەوەی گۆڕان بۆ ئیدانەکردنی شەڕی ناوخۆیی کۆبوونەوەیەکی ناڕەزایەتی دەربڕین بەڕێوەچوو. پاش چەند باسێکی کورد لەلایەن بەڕێز ئاسۆ محەممەد کوردستانی لەسەر بەرنامەی گردبوونەوەکە کۆمەڵی کەسبان و نەرایەتی حیزب و ڕێکخراوەکانیان یان وەک تاکی سەربەخۆ بابەت و پەیامی تایبەتی خۆیان پێشکەش کرد. هاوڕێ ئیبراهیم کۆنەپۆشی لەلایەن کۆمەڵەوە لە کۆمەڵە لە نۆروێژ کورتە پەیامێکی یان باشترە بڵین ڕای تەشکیلاتی نۆروێژی لەو بابەتەوە پێشکەش بە ئامادەبووان کرد. ڕۆژی شەممە ڕێکەوتی نۆی جۆزەردان واتە 30 مانگی مەی هەیەتێکی حیزبی دموکراتی کوردستانی ئێران سەردانی کۆمەڵەیان کرد. زانیاری زیاتر بەیەکەوە دەبیسین. بە سەرپەرشتی کەریم پەرویزی ئەندامی دەفتەری سیاسی، تاهیر کەسیری و محەممەد ساحیبی ئەندامی کومیتەی ناوەندی سەردانی کۆمەڵەیان کرد. هەیئەتی حەدەکە لەلایەن هەیئەتێکی کۆمەڵە پێکاتوو لە ئەنوەر محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی، ساڵح شەریفی و ئاعزەم قوبادیپور ئەندامانی کومیتەی ناوەندی کۆمەڵە بە گەرمی پێشوازیان لێکرا. پاش بە خێراتنیان هەیئەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران با نوێنەرایەتی دەفتەری سیاسی حەدەکە بە گەرمی سپاسی هەڵوێستی کۆمەڵەیان کرد سەبارەت با ڕووداوەکەی کێلەشین و تەئکیدیان لەسەر هاوپەیمانی و هاوهەڵوێستی زیاتری نێوانیان کردەوە. هەروەها بە کوردی ئاماژیان بە هەوڵەکان و ئەنجامی و توێژی نێوان خۆیان و پێکاکا کردو هیوایان خواست ئەو کێشەیە لە داهاتوویەکی نزیکدا بە دیالۆگ چارەسەر بکرێ. هەیئەتی کۆمەڵەش سپاسی سەردانەکەی کردن و ڕایان گەیان کۆمەڵە سوورە لەسەر پێداگری لەسەر سیاسەتە دروستەکانی خۆی و لەسەر ئەو بڕوایەیە کە هیچ حیزب و پارچەیەکی کوردستان نابێت دەست لە کاروباری بەشێکی دیکەی کوردستان وەربدا. هەروەها تأکیدیان کردەوە کە نابێت بە هیچ جۆر ڕێگە بدەین کە لێن و دژایەتی بکەوێتە نێوان حیزبەکان و بەشەکانی کوردستان، چونکە تەنیا خزمەت بە داگیرکەران دەکا. ئاماژەیان بەوەش کرد هەڵسوڕاوان و چالاکانی سیاسی و پێشمەرگەکانیش لەسەر خاکی کوردستان بە مافیڕەوەی هەموو حیزبەکانی کوردستانی ئێران دەزانین و لە درێژەدا وتیان ئێمەی کورد لەو بەشەی کوردستان خزمەتمان بە هەموو بەشەکانی دیکەی کوردستان کردووە و زۆر جاریش بەرژەوەندی حیزبی و بزوتنەوەکەشمان لە خزمەت بەشەکانی دیکەی کوردستان داناوە. بۆیە گرنگە خەڵکانی دیکەش فێر بن وا بکەن و ئەمەش لە قازانجی هەمولایەکە. خاڵێکی دیکەی کۆبوونەوەی نێوان هەیئەتی کۆمەڵە و دیموکرات پەرەپێدانی هاوکاری و کاری هاوبەشی زیاتر و هاوهەڵوێستی کوێی حیزبەکانی کوردستانی ئێران بوو لەسەر پرسە گرنگەکانی بزوتنەوەی کورد لە کوردستانی ئێران
لەم بارەوە هەیئەتی کۆمەڵە بە ڕۆشنی ڕەوانگەکانی کۆمەڵە بۆ کاری هاوبەش لە کەمترین ئاست تا بەربڵاوترین ئاست ڕێگەیاند و ئامادەی کۆمەڵەیان بۆ یەکریزی زیاتری نێوان حیزبەکان و بزوتنەوەی کورد لە کوردستانی ئێران خستە ڕوو. لە کۆتاییدا هەردوو لە هاوڕابوون کە پێویستە لەم بارودۆخەدا هەنگاوی بەکردەوەی زیاتر لەم پێناوەدا هەڵگیرێت. بەمەبەستی تاوتوێکردنی گرژی نێوان PKK و حیزبی دموکراتی کوردستانی ئێران ڕۆژی یەکشەممە 31 مانگی مەی کۆبوونەوەیەک لەسەر داوای کۆمەڵە و حیزبی دموکراتی کوردستانی ئێران بۆ حیزبە کوردستانیەکان لە شاری ڕۆتردامی وڵاتی هۆڵەند ڕێکخرا. زانیاری زیاتر لە هاوکارم دەبیستین. کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی دموکراتی کوردستانی ئێران، یەکێتی نیشتمانی کوردستان، گۆڕان، پارتی ئازادی کوردستان، پارتی سوسیالیستی کوردستان، پارتی دموکراتی کوردستان، تەفگەری دموکراتی کوردستان، پارتی یەکێتی دموکراتی کورد لە سووریا بەشداربوونی کۆبوونەوەکە بوون. لە کۆمەڵەوە هاوڕێیان ئەحمەد مورتەزایی ئەندامی کومیتەی دەرەوەی وڵات، کەیوان فەرامەرزی ئەندامی کومیتەی پەیوەندی نێونەتەوەیەکان و ئەحمەد ڕەنجبەر ئەندامی کۆمەڵە بەشداری کۆبوونەوەکە بوون. کۆبوونەوەکە بە قسەی هاوڕێ ئەحمەد مورتەزایی دەستی پێکرد. ناوبراو پاش دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر بە خوڵکەنەری ئەم گرژیە و هەروەها هەندەرانی شەڕی ناوخۆیی ئاماژەی بە ئەوە کرد کە لەم کێشەیەدا تەنها نەیاران و دوژمنانی کورد لە پێش هەمویاندا کۆماری ئیسلامی ئێران کەڵکی لێوەردەگرن و بۆیە دەبێ بە هەمووانەوە هەوڵ بدەین لە ڕێگەی دیالۆگ ئاشتی و تەبایی یەکریزی بخەینە ناو ماڵی کوردەوە. بەڕێز حەسەن مەجیدی لەلایەن حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە وێڕای تەئیدی قسەکانی نوێنەری کۆمەڵە و چۆنێتی ڕووداوەکە ئاماژەی بە ئەوەدا کە بەشدار نەبوون و دووری پەکەکە بۆ دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان لە هەمبەر چارەسەری کێشەکان بە هەڵەزانی وتی هیچ هێز و لایەنێک بۆی نییە ببێت باکۆسپی سەر ڕێگەی جموجۆڵی هێزی پێشمەرگەی کوردستانی ڕۆژهەڵات. پاشان هەر یەک لا نوێنەری حیزبەکانی دیکە باس و لێدوانی خۆیان لەسەر بابەتی پەیوەندیدار پێشکەش بە ئامادەبووان کرد. هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵات مافی خۆیانە کە بۆ کار و باری خۆیان لا سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کەڵگوەرگرن. کۆبوونەوە دوو تەوەری خستە بەردەنگدان کە هەردووکیان بە دەنگی سەرجەم حیزبە بەشداربووەکان پەسەند کران. یەکەم هاوکاری و یەکدەنگی بەردەوامی حیزبە کوردستانیەکان لە هۆڵاند. دووهەم بەیاننامەیەکی هاوبەش لەسەر گرژی نێوان PKK و حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە ئەم سێ خاڵەی لە خۆگرتبوو هاتە واژۆکردن. یەک ئەم کێشەیە لە ڕێگەی وتوێژ و دیالۆگ چارەسەر بکرێ و هیچ هێزێک بۆی نییە کە دەست بۆ چەک بەرێ. دوو هیچ هێزێک بۆی نییە ناوچەیەک قوڕق بکات و ڕێگا بە هێزەکانی دیکە بگرێت و پاوانخوازی بکات. سێ پشتگیری لا لێژنەیەک بۆ لێکۆڵینەوە لا چۆنەتی تەقەکردنی هێزەکانی PKK لەلایەن پێشمەرگەکانی حەدەکا دەکەین و داوای شەرمەزارکردنی لایەنی تاوانبار دەکەین و لەو هەنگاوانەی کە پێش بە دووپاتبوونەوەی وەهاکردەوەیەکی زیان بەخش کە بە خەباتی گەلی کورد بۆ ڕزگاری دەکرێت پشتگیری خۆمان دەردەبڕین. کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران، کومیتەی هۆڵاند. ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 31 مانگی مەی لە ستۆکهۆڵمی وڵاتی سوێد بە بەشداری نوێنەری کومیتەی ستۆکهۆڵمی کۆمەڵە یادی 40 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان بەرزڕاگیرا و لەو مەراسمەدا کە لەلایەن کومیتەی یەکێتی نیشتمانی کوردستان لە سوێد کومیتەی ستۆکهۆڵم بانکێشکرا بوو. نوێنەری کۆمەڵە هاوڕێ خەلیل عەبدوڵڵاهی زاد لەو یادەدا ئامادە بوو. لە یادی 40 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان پەیامێک لەلایەن کومیتەی هاوکاری هێزە سیاسی کوردی و کوردستانیەکان کە زیاتر لە 21 حزب و ڕێکخراوی هەر چوار پارچەی کوردستان و یەک لەوانە کۆمەڵی تێدا بەشدارە خوێندرایەوە کە وێڕای مەحکومکردنی هێرشی و دوایانەی PKK بۆ سەر پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە چێلەشین ناکۆکی و بارگرژی لەو چەشنەیان لە بەرژەوەندی گەلی کورد نەزانی و خوازیاریەوە بوون بە زووترین کات ئەو کێشەیە لەسەر میزی گفتوگۆ و بە دیالۆگ چارەسەر بێت. کومیتەی ستۆکهۆڵمی کۆمەڵە.
ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی سیویەکی مانگی مەی هاوڕێیان تالب ئەسەدی و ئەحمەد باب بە نوێنەرایەتی لە کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستان ئێران بەشداریان لە ڕێوڕسمی یادی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان کە لە شاری بوونی ئاڵمان بەڕێوەچوو کرد. شایانی باسا کە ئەم ڕێوڕسمە لەلایەن کۆمەڵێک لە پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتمانی کوردستانەوە بەڕێوەچوو کە هاوکات خەڵاتی ڕێزلێنان و هەروەها تازە گوڵینەی ڕێز و وەفایان بەخشیە بنەماڵەی سەربەرزی شەهیدان کە مەندامانی سەنگەر و هەروەها پێشمەرگە دێرینەکانیان. بەداخەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 12 جۆزەردان جوکتور سعید مەولانایی برای شەهید عارف مەولانایی خەڵکی ئاوایی ماسان سەر بە شاری کامیاران و دانیشتووی شاری سنا ڕۆژی یەکشەممە 10 جۆزەردان بەهۆی نەخۆشیەوە ماڵاوای لە ژیان کردووە. بەم بۆنەوە پرسە و سەرخۆشی خۆمان و سەرجەم ڕیزەکانی کۆمەڵە لە بنەماڵەی خۆشەویستی مەولانایی دەکەین و خۆمان بە شەریکی خەم و پەژارەیان دەزانین. بینەرانی بەڕێز بەسپاسەوە کە تاوکاتە لەگەڵمان بوون تا حوتویەکی تر و بەرنمەیەکی تری پێکی کۆمەڵە بژین بە شادی و سەرفەرازی ماڵاوە.